دیاردەیە کە ئێستا بڵا بۆتە نێوگەنجەکاندا کە دیاردەی نێرگەلە کێشان بەڕاستی نەک هەر لە چینی کوڕاندا بەڵکو لە چینی کچان و گەوران و بچووک و مناڵ کە بگرە پیرەکانیش کە بڵاو بۆتەوە دیاردەی نێرگەلە کێشانە کە بەڕاستی بەداخەوە زەرەدێکی زۆر گەورەی هەیە بۆ تەندروستی و هەمیش زەرەدی زۆری هەیە بۆ زیانی مادی کە بەداخەوە ئەم دیاردەیە زۆر بڵاوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ هۆشیاری تاک کە تاکەکان تاچی کۆمەڵگا کە لە بنەڕەتدا پێویستە هۆشیار بکرێتەوە پەروەردە بکرێت لەسەر ئەو دیاردە ناشرین و زەرەتمەندە. ئەوە مەدرسەیەژی لازمە مامۆستەیە هەر پەروەردی سەر چغارەکە و نارگیلە بۆ تەندروستیەک و نەباشە و ئاخری چ تەسیرێکێت بک نیشە هەر بەشەری بکەیت وەکی دی ئاخرە چغارێ و نارگیلێ بلا زانبی و نەباشە. کەفتێریاک دەچی چقاوێکی خۆی دەبینی منداڵی زۆر بچووک دانیشتوون بە تەمەنێکی زۆر کەمەوە کە نەگەیشتون ینی 18 ساڵیش و بەداخەوە دانیشتون نێرگەلە دەکێشتن ئەو دووکەڵە بە باو دەکەن تا ئەو جێکە پێیان خۆشە چەندەش دووکەڵەکە زۆرتر بێ حەزیان لێە بەڵام نازانن کە لە داهاتوودا چەندە لەسەر ژیانیان لەسەر تەندروستیان کاریگەری هەیە.